کێشە و گرفتەکانی سیستەمی خوێندنی ئۆنلاین قوتابیان و کەسوکاریان هێنایە بەردەمام قوتابخانەیە. ئێرە قوتابخانەی سیروانی بنەڕەتیە لە ناحی سیروان و دەڵێن سوود لە خوێندنی ئۆنلاین وەرناگرن و داوا دەکەن دەرگای قوتابخانە و پۆلەکانیان بۆ بکرێتەوە. وڵا حەزمان لێ نییە هەموو گیری خواردو ئەم دایکی موبایل خۆی موبایلی نییە بڕۆ بە دایکی بڵێ بۆ 3 ساعت یەک دەرزە خوێنەوەکەی ئۆنلایە. ئێستا هەمووی گیری خواردەوە بڕۆ لە ماڵە گیری خواردەوە هەمووی ناتوانێت بێ بۆیرە مناڵەکان هیچ بە 3 ساعت چاوی کوێر بووە سەری بۆ یەک دەرز چاوی کوێرە بێ درەوەکەی ئۆنلایە خوێنی بڵین ئێمە خوێنی ئۆنلاینمان ناوێت چونکە هەموو تەلەبەیەک توانای دابینکردنی موبایلی زیرەک و یاخود توانای دابینکردنی خەتی نییە. هەموو قوتابی مامۆستایەک لەباری داراییمان ناتوانین هەموو کات ئێمە بتوانین بە خوێنی ئۆنلاین بکەین. ئێستا من هەفتەیەکە خەریکی ناتوان داخڵی ئیوانە بم. بۆ خودی خۆم هەفتەیەکە خەریکی ئیوانم ناتوانم داخڵی بم هەرچی یەکەم نەخۆم نەخۆشکەکەم ناتوانین داخڵی ئیوانە بین. دایکێک دەڵێت 3 قوتابی مەیە و پێویستیان بە 3 مۆبایل و 3 ژووری جیاوازەیە. دەژڵێت چۆن بتوانین ئەوە دابین بکەن. باش نییە لەبەرەوەی تۆ ئەبێ منیسە خۆم 3 قوتابی مەبێ 3 مۆبایل ئامادەکەم ماڵ بێدەنگ بێ ئەم 3 قوتابێ لە 3 ژووری جیاواز ئەی ئاخۆم ئەم مۆبایلە هەر خەمووی سیمیتایە جەڕەسی بۆ نایە لە کاتی دەرزە ئەم قوتابێ لەم دەرزەدا نابڕێ لە ڕووی باری تەندروستیشۆ باش نییە. ئەنجا من بەیانیان سەعات 7 مۆبایلم تەوقیتە کرد مناڵ ماڵ ئەسان بۆ قوتابخانە ئێستا تا 12 نیوە ڕۆخەون هەل لە ڕووی تەندروستیشیان و بۆ خۆیان باش نییە بەخوا. وەڵامە داواکەین لە حکوومەتی کوردستان بە بڕیارەکەی بچێتەوە لەبەرەوە ئەم وەزعە لە بەرژەوەندی قوتابیان و خوێندکاران و مامۆسایانیش نییە چون ئەم سیستەمە سیستەمێکی چالاک نییە سیستەمێکە خۆی بۆ خۆی مردووە. قوتابیان لە ماڵەوە زۆر لێی ناڕازین و هیچ لێی تێ ناگەن یعنی هیچ سیستەمەکە ناڕۆیتە ناوی. بەڕێوەبەری قوتابخانەکەش دەڵێت ئەم دایک و باوکانە لە خەمی خوێندنی ڕۆڵەکانیان هاتوونەتە بەردەم قوتابخانە و داوا دەکات وەزارەتی پەروەردە بە بڕیارەکەیدا بچێتەوە. بۆ ناوەندەکانی خوێندن بەم شێوازە ویان لێ کردووە وەزارەتی پەروەردە و ڕاوێژکارەکانی قەرارێکی سەخت و ناخۆش و دژوار و دژی ملەتی کوردیان ناوە بەڕاستی ئەمڕۆ ئەم دایک و باوکە بەڕێزانە و کەسوکاری قوتابیان لە شارۆچکەی سیروان بڕیاری ئەویان ناوە ئەڵێن ئەم خوێندنی ئۆنلاینە بە کوردی بە پوختیەکەی لەگەڵ بار و دۆخ و زروف و ژینگە و گیرفانی ئێمە ناگونجی ئێمە ئامادەی مناڵەکانمان باواز لە خوێندن بێن و بەڵام بەڕاستی پابەند نابین بەم بڕیاری حکوومەت و وەزارەتی پەروەردە و خوێندنی ئۆنلاینەوە. ئەوە تا هەمان پیان خۆشە قوتابخانە بگرێتەوە. ئەوە زۆربەی قسەی دایک و باوکانە ئەڵێن پێمان خۆشە لەژێر تۆپ و تایارە و درۆنەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئێران نابین بەڵام خوێندن بەردەوام بێت. شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران خوێندنی لە هەرێمی کوردستان ڕاگرت و پرۆسەی خوێندنی ئەم ساڵ لە کۆتا ساتەکانیدا کرایە ئۆنلاین. کاریگەریەکانی بڕیارەکە دەرکەوتون و ئەو کێشە و گرفتانەش کەم نین کە بەوەی سیستەمەکەوە ڕوویان لە قوتابی و خێزانەکانیان و تەنانەت مامۆستایانیش کردووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی سیروان.